لە بڕگەی ئەم جارەی تەندروست بە بازە نەخۆشی پاقلە دەکەین. بزانین نەخۆشی پاقلە چییە؟ بێگومان ئەنزیمی G6PD ئەو ئەنزیمەیە کە دەبێتە هۆی دەرکەوتنی نیشانەکانی نەخۆشی پاقلە و ئەو مادانەی کە وەکو پاقلە کار دەکەن لە کەسەکەدا و دەبێتە هۆی دەرکەوتنی نیشانەکە تایدا. بزانین ئەم نیشانانە چۆن جیا دەکرێتەوە لە نیشانەکانی کەم خوێنی لە کەسێکدا، چونکە نیشانەکان زۆر نزیکن لە یەکەوە. بۆیە ئێمە زانیاریتان دەدەین لەسەرەوەی کە نیشانەکان چۆن جیاکرێتەوە و هەروەها پێویستە چ جۆرە پشکنینێک و چارەسەریەک بۆ ئەو کەسانە ئەنجام بدرێت بەتایبەت بۆ ئەو منداڵانەی کە تووشی نەخۆشی پاقلە بوون. و ئایا نەخۆشی پاقلە بەپێی تەمەن کەسەکە دەکرێت چاک بێتەوە؟ ئەچینە لای دکتۆر ئازاد عەلی ئەحمەد پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵان و تازە لەدایک بووان و گەشەی مناڵان بە ئەوی زانیاری زیاتر لەسەر نەخۆشی پاقلە بزانین. لەگەڵمانە بن. نەخۆشی پاقلە جۆرێکە لە جۆرەکانی کەمخوێنی لەو مناڵانەی کە نەقسیان هەیە یا کەمیان هەیە لەو ئەنزیمەی کە بەرپرسیارە لە شیکردنەوەی پاقلە یا بەرپرسیارە لە هەرسکردنی پاقلە. بە پێی نسبەی نەقسی ئەو ئەنزیمەوە ئەتوانین مەسەڵەن بڵین ئەم مناڵە چەندێک لە توندی نەخۆشیەکە هەیەی مەسەڵەن کەمە وەسەتە یا زۆرە، یعنی کەمی ڕێژەی ئەنزیمەکە قرارەدا ئەمە کەمە یا وەسەتە یا زۆرە. زۆر باو نییە، یعنی هەیە بەڵام زۆر باو نییە، وەکو مەسەڵەن نەقسی مادەی ئاسن نییە، کەمترە لەوە، بەڵام هەیە و بە وەرزەکانیش ئەگۆڕێ، خاستەن جاران لای خۆمان بەس بەهاران پاقلە دەسەکەوت، بۆیە بەهاران ئەو شتمانی بینی. ئێستا بەهۆی ئەوەی کە دایمە و هەموو کاتێک پاقلە لە بازاڕ هەیە، تەبان بەس دواتر باسێکین بەس پەیوەندی بە پاقلەوە نییە، بەڵام پاقلە بەناو ئەوە ناونراوە چونکە ئێستا هەیە، بۆی هەیە لە هەر کاتێکە بەتاکیدی بۆ ماوە زۆر دەوری هەیە. یعنی مەسەڵەن زۆربیان لە عایلەکانیان هەیەن، یعنی یا کەسێکی نزیکیان بڵین لە دەرەجەی یەک خزمەت دەرەجەیەکەکانیان هەیەە، وەرەسە زۆر دەوری هەیە. هەندێک جار لە عایلەکەشان نییە، بەڵام مناڵەکە توش بووە، احتیمالە لە جینێکی پەڕینەوە لە جینێکا ڕوویداوە بۆیە تووشی ئەو حاڵەتەی کردووە. بەڵام ئەوەی واضحە هەموویان ئەوانەی کە نەخۆشی پاقلەیان هەیە هەموویان بە پێی نیسبەکان کە بۆ گونجاندنی تەمەنی مناڵەکە بۆ تەمەنە گونجاوە، هەمویان نسبەکان یا کەمە یا هەر نییە. بۆیە بەڵێ وەرەسە زۆر دەوری هەیە و جیناتیش زۆر دەوری هەیە. ئەزانی بە پێی توندی ئینەکە دەورە بینێ. مەسەڵەن مناڵێک کە ئەنزیمەکەی نییە، لەگەڵ بەرکەوتە بە پاقلە یان ئەو مادانەی ترکە وەکو پاقلە ئیشەکەن یەکسەر تووشی حاڵەتەکە بێت. ئەو مناڵەی کە کەمی هەیە نەقسی هەیە وردە تووشە بێت. عادەتەن ئەوانەی کە بە کەم خوێنیانەی کە بەهۆی پاقلەوە دێن وازحە، یعنی کە دێت ڕەنگێکی زەرد هەڵگرا و سپێنەی چاوی زەرد بووە، خۆشی بێتاقەتە، دایکەکە هێناوێتی یا باوکەکە هێناوێتی و یەکەم شت کە پێت هەڵێ یا لێ پرسی پاقلەی خواردووە، بەڵێ پاقلەی خواردووە و میزەکەی ئەو ڕەنگی میزەکەی زۆر گۆڕاوە، یعنی پێڵێن تیکەلەر، یعنی وەکو چایەکی ڕەش یا وەکو کۆڵاکەلەر، وەکو بیپسی، ڕەنگی میزەکەی ئاوهایە. اینجا بێتاقەتە، خەواڵووە، بێهێزە، خواردنی کەمە و کەمە لە وشک بوونەوەی پێوە دیارە. عادەتەن ئاوها دێت ئەوانەی کە پاقلەیان خواردووە یا بەرکەوتیان لەگەڵ مادەکانی پاقلە هەیە و چەند جارێ دووبارە ئابێتەوە. زۆر جار هەیە نەخۆشم بینیوە ماڵی هاوساکەیان پاقلیان لێناوە بە بۆنەکەی وای لێ هاتووە،
ینی نەی خواردووە بەڵام بۆنی کوڵێت بۆنێکیە بە بۆنەکە وایری هاتووە تابەنەوانە نیسبەکەیان دیارە زۆر کەمە ینی لە ئەنزیمەکە بۆیە یەکسەر تووشە ئەو بە ئەو مادانەی تر کە وەکو پاقلە ئیشەکەن لەسەر نەخۆشی پاقلە تەنەرە ئەوەی کە سبوقی پی دیواروشتی پێگرنەوە بنزینە نەوتە ئاوی بیرە و شەربەتی تۆزە و مەجموعەیەک دەرمانە جاران دەرمانی دژە مەلاریا هەبووکە و کاتە زۆر باووی کێک لەوانە مەسەرن دەرمانی دژە مەلاریایە شەرت نییە هەمووی ئەمانە بەیەکەوە ئیش بکات شەرت نییە من خۆشم بینیوە لەگەڵ باوکی ناو سیارەکە چۆ لە بەنزیخانە بنزین تێکردووە ئەگەیە ناویانە نەخۆشم بینیوە کە نەوتیان کردوتە ناو زۆپە لەگەڵ دایکی ڕاوەستاوە عینەن وا توش بووە نەخۆشی شەیە بەس تۆ ئەوەی کە زەڕورە ئەبێ بزانی لەمانە ئەبێ خۆت پارێزی مەسەڵەن مناڵێک تێ لە ماڵە نەخۆشی پاقلێ هەیە ئەو ڕۆژەی کە سبووقی دیوار و دەرگەت کردووە مەچۆرەوە ناو ماڵەکە تا بۆ نەکە ئەڕوە ئەچی بۆ بەنزیخانە مناڵەکەمە بە لەگەڵ خۆتە نەوت تێکەی لەگەڵ خۆتا مێبە تا ئەتوانی ئاوی بیر مەخۆرەوە یامەی دەبەوە و شەربەتی تۆز بەکارمێنە زیاتر شەربەتی فرێش بەکاربێنە ئەوەی کە ئەتوانی بۆ خۆت دروستی بکەیت ئەمانە زۆر جاردێڵە ینی پاقلەشی نەخواردو بەڵام ئەم یەکێ لەو هۆکارانە ئەکید هەبووە کە تووشی کرد مەترسیدارە لەبەرەوەی زۆر زوو خوڕەکە سوورەکان تێکەشکێ وەکو مادەی ئاسن نییە یا وەکو نەخۆشەکانی تر نییە کە وردە زیاکە یا چەندێ مادەی ئاسنەکە کەمێکاتەوە ئەو وردەکەم خوێنەکەی زیاکە ئەمە لە پڕە یعنی بە شەوەکەی ئایبی نییە بە شەوەکەی پاقلەی خواردو نیوەشە و ماشاکە هەموو میزەکەی بووە بە خوێن تێکشکاندنی خوڕەکە سوورەکانی لەشە کە عادەتەن تەمەنی خوڕەکە سوورەکان 90 ڕۆژ بۆ 120 ڕۆژە ئەم ناهێڵە لە نێو ناوەڕاستی ڕێگاکە تێکەشکێت بۆی خوێن بەسەریعی دابەزێت بەپێی دەرەجەی خوێن دابەزینەکە فەرقەکە ئەگەر دەرەجەکەی ئەمەنە کەم بێت کە دڵ پێویست بکە بەوەی کە زۆر ئیش بکە بۆی خوێن و خواردن گەێنێ بەلەش ئەو کاتە تەسیرەکان لەسەر دڵی دەرەکەوێت و ئەگەر زۆر بێت احتیمالی هەیە میزڵدانی بگیرێت بەو کڵوە خوێنانەی کە لە ناو میزڵدانە بۆڕی میزەگرێ و زەختێکی زیاتر لەسەر گورچیرەکان دروستەکە ئەو ئەمانە بڵێ مەترسیەکانی بوتم وەکو لەبەرەوەی لە پڕە وەکو ئەو وایە تۆ لە شەڕا بریندار بیت خوێن لەبەرت بڕوە وەکو وایە چەقۆی بەر شوێنێکت کەوتوی خوێنت لەبەر بڕوە بۆی نەخۆشی پاقلە بۆ مەترسی لەسەر مناڵەکە ئەوەی هەیە ئێستا بە خۆشحاڵیەوە ئەو فەحسە هەیە بۆ ئەو ئەنزیمە کە لە هەموو تقریبا زۆربەی مختبەرەکانە هەیە ئەتوانی بیکەی بەڵام تەمەن زۆر دەورە بینێ یعنی عادەتەن ئەوانەی کە زۆربەی هەرە زۆریان ناگەنە 8 ساڵ باشە بن ینی باش فترێک ئەوەی نامێنێت لەو فترە 8 ساڵە پارێزی هەیەتی گەورەیە و پێگەشتووە تەواو هەرماوە بەڵام زۆر کەمە عادەتەن ئەوانە دە پێش 8 ساڵ تا 8 ساڵ ئەو پەڕەکەی نامێن فەحسەکان هەیە بەڵام فەحسەکان بێ بزانین لە چ کاتێکایەکەی ینی مەسەر مناڵێکی پێشوەختە لەبەرەوەی هەموو ئەنزیمەکانی نەقسە ئەگەر تۆ بچی فاسی بۆکەی بەتاکیدی ئەویشی نەقس دەرەچێت لەو مناڵی کە زەردووی گرتووە زەردوویەکەی درێژخایەنە زیاتر لە 3 هەفتەی گرتووە و هۆکاریش تر نییە بۆ ئەوەی کە زەردوویەکە ئەوە درێژ بۆ تۆشتەکان فاسەکانی تری هەموو باشە ئەو کاتە گەر فاس پێی لەوانەیە باسانی بۆ دەرکەوێت ئەمە مەسەڵەن نەخۆشی پاقلێ هەیە ئەکرێت وەکو تێست وەکو سکرینێک یعنی ئەوەی کە عادەتەن مۆن فاسەکەی عەشواییەن بۆی بزانی کەمی هەیە یا کەمینە بڵێ ئەتوانی ئێستا لە مختبەرەکانە هەیە بەسە بێ ئەو کاتە دکتۆر قەراری لێبدا مەسەڵەن بۆ ئەم تەمەنە لەم حاڵەتەی ئێستاە کە هیچ کێشێکی نییە مناڵەکە تا چەندێکە و نسبەکەت بۆ پێ بڵێ ئەمە کەمە زۆرە وەسەتە کامیانە و ئەبێت لە کاتێکی شابێ بەڕاستی کە ئەو نەخۆشەی لێ ڕوو نەدابێت یعنی تۆ لە کاتی وای لە هاتۆ بچی فاسی بکە بە تاکیدی کەم دەرەچێت چارەسەری نەخۆشی پاقلەوەکو وتم لەبەرەوەی لە پڕدا ئابەزێ تۆ بێ حسابی ئەوە بکەیت کە ڕێژەی ئەو خوێنەی لە جسمی مناڵەکە هەیە لەسەر و شەستەوە بێت تا دالانێکم کەمترینی لە 6 بمێنێتەوە بۆیە ئەگەر ئەو کاتێک کە دێتە لای تۆ خوێنەکەی ئەو نەکەم بۆتەوە کە پێویست بکات و نیشانەی لەگەڵا بێ
پێویست بکات تۆ ئەبێ خوێنی تێکەی و متابعی بکەی. زۆر جار هەیە بە یەک جار خوێنتێکردن مشکلەکەت حەلە بێ ئەو کاتە مشکلەکە حەلە بێ، هەنێ جاریش نە پێویستەکە چەند جارێکی تر تۆ خوێن تێ بکەیتەوە. بەڵام متابعی ئەوێ ئەبێت چکە ئەم ئەنزیمە چەندێت نەخۆشەکە نسبەی باقلەکە و نسبەی نقسی ئەنزیمەکە چەندێک کەمتر بێ ئەوەنە درێژا خایانێت. یعنی شەرت نییە بە یەک جار تا یا بە یەک ڕۆژ باش بێ تا هەزمیەکە ئەو هەر تەحەلولەکە یعنی تێکەشکێنە خوڵەکە سوورەکان خوێنەکە دابەزێ. مهمەوە لە ڕستپێکە بوەستی و بگەیتە نەتیجەیەکە ئیتر مەترسی لەسەر ژیانی مناڵەکە نەماوە، دایک و باوکەکە تێبگەنی بەوەی کە مەسەڵەن ئەم خواردانە یا ئەم شتان دوور بن لەمانە بۆی جارێکی تر تووشی ئەو حاڵتە نەبێتەوە. ئەگەر هەندێک جاریش کەم بێت نسبەکە ڕاستە میزەکە گۆڕاوە خوێنەکە هەیە بەڵام کەمە پێویست ناکە خوێنی دیکە چکە خوێنتێکردن ئەوە ئاسان نییە. ئەو کاتە توانین بە عیلاج بە چاودێریکردن لە ماڵەوە یا بە نووسینی عیلاج بۆی چاودێریەکەی ئەوش باشە بێ پێویست ناکە خوێنی تێکەی. نەخۆشی کەمخوێنی مەمهۆی مادەی ئاسنەوە وردە وردێ، یعنی دایکەکەت ماشاکە چەندێ ئەڕواتە پێشەوە چەندە تەمەنەکە زیاتر بێ خاستن لە ساڵی یەکەم دو ساڵی یەکەمە هەستەکە وردە وردە زیاکە، یعنی مەسەڵەن بێهێزیەکەی وردە وردە زیاکە، بێتاقەتەکەی وردە وردە زیاکە، ماندوو بوونەکەی وردە وردە زیاکە، خواردن نەخواردنەکەی تەرکیزەکەی خەوەکەی وردە وردە زیاکە. ئەمە وان نییە، ئەم لە پڕایە، یعنی هەر ناگاتە 24 ساعت دوای خواردنی پاقلەکە ڕەنگی تەواو گۆڕی یعنی یەکسەر زەر دەبێت. یعنی ئەو کاتە پێویست ناکە هەر دکتۆریش بێت کە خۆ دەبینێ زانی سپێنێ چاواتەن سپیە ئەو سپێنێ چاوی زەر دەبێت و بێتاقەت دەبێت مناڵەکە. لە هەمووان مهمتر میزەکەی تەواو ڕەنگی گۆڕاوە وەکو کۆلای لێ هاتووە وەکو چای لێ هاتووە جا بەپێی نسبەکەش تەواو بەپێی ئەو نسبەیەکە چەندێک لە ئەنزیمەکەی نەقوستانەی چەندێک پاقلەشی خواردووە. جا ئەوە فەرقەکە لێرە بەوە ئەتوانیت جایکەی.